بە چاوی پڕ لە فرمێسکەوە هاتوون تا پەیمانی خۆشەویستی بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دووپات بکەنەوە. ئەم هاوڵاتیە دەڵێت ئەوەی وای کردووە بەشدار بێت لەم گربوونەوەیەدا تەنیا خۆشەویستی بۆ ئیسلام و بۆ سەروەری مرۆڤایەتیە، چونکە کورد میلەتێکی موسڵمانە و ڕێگە بە هیچ کەسێک نادات سنووری پیرۆزیەکانی ئاینەکەی ببەزێنێت. من ئەو کەرامەتە و ئەو ڕێزە هەمانە هەمووی پێغەمبەری خوایە. چۆنە بێ پشتگیری پێغەمبەرەکەم نەکەم؟ چۆنە بێ؟ واللهی من بەناوی هەموو خەڵکی کوردستان ئەڵێم ئێمە دژی ماکرۆن و فەڕەنسا و ئەوەی دژاتی پێغەمبەری خۆکە صلی الله علیه وسلم. ئێمە هەمومان خۆمان هاتوین بە زۆر نەهاتوین بە سیوانی پێغەمبەری خواکەم صلی الله علیه وسلم. ڕێمە تەبەن بە موسڵمانی خوان بە موسڵمانە زانین ئێمە بە خوێن و گیان و ڕۆحمان و فیدای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکەین ئامادەین هەموو دەقێ خوێن برێژن لە پێناوی ئەم خاکە و ئەم ئیسلامە. ئەمڕۆ هەر خۆت ئارزومەندانە بەڵێ بۆ خۆشەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووەتە ئەم مەیدانە لە خزمەتی ئەو قورئانە و پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا ماوی. لە بۆنە و پرسە ئاینیەکاندا خەڵکی کوردستان هەردەم یەکدەنگ و یەکریز بوون. کورد بەبێ هیچ هاندانێکی مادی و دنیایی بە خۆڕسکانە دوژمە ئاینیەکانی بەرز ڕاگرتووە. بەڕێوەچوونی ئەم مەراسیمە جەماوەریەش گەواهیداری ئەو ڕاستیەیە کە هاوڵاتی کورد لە هەر بۆنە و ئاهەنگێکدا بۆ پشتیوانی و دەربڕینی خۆشەویستی بۆ ئاین و پەیامبەرەکەی خۆڕسکانە ئامادە دەبێت. والله ئەمە خۆڕسکانە ئەمە خۆمان هاتوینە بە زۆری کەس نهاتوین و بە قسەی کەس نهاتوین هەتا سەرەڕان درجاتي أو كساكن كخصوبة في غمصة. طبعا قدمونا طبعا خورسكا وكان هدفي كي لبشتويا من بوخوم بما بس هاتوم لبروي هاتوم بو خلق بليم كا بيغمري خاص صلى الله عليه وسلم هيالي سورة هیچ کەسێک بۆی نییە ئەو هێڵە بەزیێنێ من خۆم و کەس و کار و خێڵ و عەشرە دەکەم بە قوربانی خاشی بەری پێی ئەو پێغەمبەرە دەستیان بۆ هەموو شتێ بر خەڵق قسەی نەکرد بەڵام دەستبردن بۆ پێغەمبەر ئەوە وەڵامەکەیەتی کە خۆتانی بینن من خۆم بەڵێ خۆم هاتووم و بە حەزویستی خۆم هاتووم. بە بەشداری هەزاران کەس لە شاری سلێمانی بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت مەراسیمێک بەڕێوە چوو. مەراسیمەکە لە چوارچەوەی هەفتەی پشتیوانی بوو لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە تۆڕی میدیایی کۆمەڵ پێشتر ڕایگەیاندبوو. ئەم دیمەنانەش دەیسەلمێنن کورد گەلێکی موسڵمانە و لە بەرامبەر هەر بێڕێزی و سنوور بەزانێکی کە دەرحەق بە بیر و باوەڕەکەی بکرێت بێ هەڵوێز نابێت. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پێام، سلێمانی.